داوا لە هەموو مۆزەفە بەڕێزەکان دەکەین زەویەکانی خۆیان نەرزان فرۆش نەکەن زەویەکانی خۆیان نەفرۆشن. کاگنی ئەسلااو لێبێت ماوەی چەند ڕۆژێکە زەوی لە لای وەزارەت شارەوانی و دابشکرا بەسەر فەرمانبەران. فەرمانبەران لە ئێستادا بەشێکیان هەوڵی فرۆشتنی و زەویانە دەدەن. دەمەوێت سەرەتا بزانم دابشکردنی زەویانی کاریگەری کردوتە سەر پارتە زەوی دیکە لە هەولێری پایتەخت. طبعاً ئەو زەویانە لە سوێچار شوێنی هەولێر دابش دەکرێت دەکەوێتە سەرڕێگای بەحرکە کە پێی دەڵێن ئاوەشۆکان دەکەوتە سەرڕێگای بنەسڵاوە و زائیدەن دەکەوتە ڕێگای کەرکووک. طبعاً بە عقبی وەی هەولێر سەقامگیرێکی ئارامی هەیە چەند وەختەکە زەویەکان ڕوون لە بەرزبوونەوەی بووینەوە بەعام بە کۆی گشتی بەڵام ئەو دوسێ ڕۆژێکەوە زەویەکان دابش دەکرێت بارودۆخی زەوی کرێچەکانیش کە تەبازاری بەگەنسفەی کڕین و فرۆشتنی. باشە کاگنی ئەس بەشێک لەو هاوڵاتیانە خوددا فەرمانبەرانی کە زەویان بۆ دەرچوێستا هەوڵی فرۆشتنی ئەو زەویانە دەدەن. ئێوە کونوسینگەی کردنی فرۆشتنی زەوی یا خانوبەرە لە هەولێر ڕێنماییتان چیە بۆوانە دەکرێت لە ئێستادا بفرۆشن کە هیچیان بەدەست نەگەیشتووە؟ ئێمە سەرەتا وەکو بیدایەتیش باسم کرد دەستخۆشی دووبارە لە حکومەت هەرێمی کوردستان دەکەین. ئێمە بە هیچ مۆزەفەکی نارین زەویەکانی خۆتان بفرۆشن لەبەرەوەی زەویەکان ئەوڕۆ سعری کەمە کەم شتێک سعر دەکا بۆیە داوا لە هەموو مۆزەفە بەڕێزەکان دەکەن لەبەر خاتری وەیکەوە عیامێکە بێ موچەنە بێ معاشن داوا لە هەموو مۆزەفە بەڕێزەکان دەکەین زەویەکانی خۆیان نەرزان فرۆش نەکەن زەویەکانی خۆیان نەفرۆشن بە قسەی عقارەتەکان. بەڵام ئەگەر بیانەوێ بفرۆشن ئێمە لێرە چەند ڕێکارێکی یاساییان بەرامبەر دەگرینە بەر وەکو کڕین و فرۆشت و کەوا مامەرەی پێ دەکرێت. یەکەم شش دەبی وەکالە عامەی بکە دووەم شش دەبی کۆمپیارەی بکە زائیدەنیش کەفیلە شەبیلۆی سبەنی ئەگەر حکومەت هەر گرفتەی لۆ دروست کرد ئەو مۆزەفە بتوانی پارەکەی بژێڕتەوە. باشە تا ئێستا هیچ هاوڵاتێک سەردانی جەنابتانی کردو بۆی زەویەکەی بفرۆشێت؟ تەبان ئێمە دوێ ڕۆژی پێشەم کردن و فرۆشتنی زەویەکان هەبووە ڕۆژی پێشەم کردن و فرۆشتنی زەویەکان هەبووە بەڵام هەروەکو باسم کرد دەبی ئەو بەڵگەنامانە لەگەر زەویەکەیدا هەبی ئەگە ناکردن و فرۆشتی پێ ناکرد لەبەر ئێمە هەتا ئێستا دڵنیانینە ئایا حکومەت بە چ شێوازەکی دابەش دەکات. بەڵام من لەوەی کە کێشەی کۆمەڵایەتی لێ دروست نەبی زەویەکان یاخۆ لەگەر خەڵک کێشە داوا لە حکومەت هەرێمی کوردستان دەکەم هەر مۆزەفەکی کە زەوی پێدەدا یاخۆت هەر زەویەک کە وەردەگری ئەوە جاری ناوی لە کۆمپیوتەری داخل بکە بزانی ئایا ئەو مۆزەفە مستەفید بووە مستەفید نەبووە لەبەرەوەی کاتە فرۆشی پارەکەی نامینێ دوایە کێشەی کۆمەڵایەتی لێ دروست بوو. من لێرەوە داوا لە وەزیری شارەوانی دەکەم داوا لە بەڕێوەبەرەکان دەکەم لە مدیر عامەکان دەکەم تکا دەکەم دووبارە من وەکو بەڕێوەبەری کۆمپانیایەکانی سەنتەری شاری هەولێر من داوا دەکەم دڵنیایی ببنەوە لە مۆزەفەکان ئەو جە زەویەکانیان پێ بدەن لەبەرەوەی کابرا کە زەویەکەی وەردەگری زەویەکەی دەفرۆشی دوای کێشەی کۆمەڵایەتی لێ دروست دەبی بە نسبەی مستەفیدی یاخۆت مستەفید نەبووی. باشە ئەو کێشەیە هەتاوەکو ئێستا هیچ هەبووە کە خەڵک مستەفید بووە دووبارە عەردوەرگرێتەوە طبعاً ئێمە کێشەمان زۆر لە دروست دەبی لە کەم ئەندامەکان لۆمان دروست بووە لە زۆر وەسایل لۆمان دروست بە حکومەت بیدایەتی زەویش دەداتە کابرای کە زەویەکەی دەداتێ تەواو تاکید ناکاتەوەی ئایا زەوی تری وەرگرتیا یا خودوەری نەگرتیا. ئێستا ژێمە دێرەوە کە وەختی تاپۆی دادێ لە کۆمپیوتەردا حکومەت دەرێک کاتون مستەفیدی عەردوەرگری کابرا 10 ساڵە فرۆشتیدی نەپارەکەی هەیە بیداتەوە نەکابرێک کڕیارەکەش زەویەکەی دەدو کەواتە لێرە کێشەی کۆمەڵایەتەوە. من لێرە لەو شاشە جوانەی جەنابتانەوە داوا لە هەموو بەڕێوەبەر و مدیر عامەکان و وەزیری شارەوانی دەکەم تکا دەکەم هەر مۆزەفەکی کە دەیداتێ تاکید کاتەوە لە ناوەکەی ئەو جابیدەتە لەبەرەوەی با لە هەرێمی کوردستان کێشەی کۆمەڵایەتی دروست نەبێت.